خۆشەویستان، ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی گۆشەگیری نییە. ئاینێک نییە فەرمانی بە ئێمە کردبێ گۆشەگیر بین. ئاینێک نییە فەرمانی بە ئێمە کردبێت ڕوومان گرژ بێ. ئاینێک نییە فەرمانی بە ئێمە کردبێ مرۆڤێک بین زۆر وشک و بێتام بین. بەڵکو لە ئاینی پیرۆزی ئیسلامدا یەکێک لەو شتانەی کە حەڵاڵ کراوە بە مەرج سوعبەتە، قسەی خۆش، ڕوود گرژ نەبێ. هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمی ئەگەر لەگەڵ براکەی خۆتا ڕوود خۆش بێ و بە دەمیەوە پێ بکەنی و زەردەخەنەت هەبێ، خوای گەورە بە خێر و سەدەقە بۆت ئەنووسێت. بۆیە سوعبەتکردن، قسەی خۆش دروستە بە چەند مەرجێک. سوعبەت و قسەی خۆش دروستە بە مەرجێک ئەو قسە خۆشانە کە دەیکەی، ئەو سوعبەتەی کە دەیکەی گاڵتەکردنی تیانە بێ بە دینی خوا. واتە شتێک نەڵێی بە ناوی گاڵتە و قسەی خۆشەوە سوکایەتی بێ بە خوای گەورە، بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بە دروشم و شیعارەکانی ئیسلام گاڵتەکردن بە ڕیش بێ، بە ئابا و باڵاپۆشی بێ، بە سیواک بێ، بە سونەتێک لە سونەتەکان بێت، گاڵتەکردن بێ بە کەعبەی پیرۆز، بە مەکە، بە مەدینە، بە دروشمە گەورەکانی ئیسلام. ئەمە ترسناکە. بەڵام ئەگەر گاڵتەکردن بە دین نەبێت، ئەمە مەرجی یەکەمە. بەڵێ کۆمەڵێک منافق لێکێ لە غەزاکاندا ئەو بوو باسی سەحابەکانی پێغەمبەری خوایان کرد صلی الله علیه وسلم. وتیان هیچ کەسێکمان نەبینیوە بەقەد ئەم سەحابانە زۆرخۆر بن، و هیچ کەسێکمان نەبینیوە بەقەد ئەمانە درۆزن بێ. نەعوذ بالله، بە سەحابەیان دەو درۆزن، پەنا بەخوای گەورە. و هیچ کەسێکمان نەبینیوە بەقەد ئەمانە ترسنۆک بێ لە کاتی جەنگ و شەڕە. ئەم هەموو بوختیان و تۆمەتە ناشرینە. ئەمجا سەحابەیەک فەرمی وەڵڵی ئەبێ بیگەینمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئێوەی منافق ئەم قسانەتان کردووە. ئەوانش بەپەلە ڕایان کرد بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بۆی عوزر بهێنەوە کە ئێمە مەبەستمان بەخوا گاڵتە و قسەی خۆش بوتمانە ئێوە زۆر خۆرن، ئێوە ترسنۆکن، ئێوە وەهان. بەڵام پێش ئەوەی ئەوان بگەنە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، خوای گەورە وەحی دابەزاند، قورئانی دابەزاند. خوای گەورە فەرمووی قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. إيوه قالت بخواي قورا، قالت ببيغمري خوا صلى الله عليه وسلم، قالت بإسلام دكن، قالت بالصحابة دكن كهالقري برنامج خوايا عذر مهينوا مالين إما إنما كنا نخوض ونلعب. بخواي بيغمري خوا صلى الله عليه وسلم إما بس ما قالت قصي خوش بو، بەڵام خوای گەورە فەرمی عوزر مەهێنەوە. مادەم گاڵتەتان بە ئیسلام کرد، سوکایتیتان بە ئیسلام کرد، تووشی کوفر بوون، بێباوەڕ بوون، دوایەوە کە ئیمانتان هێنا. کەواتە ئاگادار بە گاڵتەکردن و سوعبەت و قسەی خۆش دروستە بەو مەرجەی گاڵتەکردنی بە ئیسلامتیان نەبێت. تۆ بە ناوی سوعبەت و گاڵتە بە خوای گەورە بکەی، نەعوذ بالله، گاڵتە بە پێغەمبەری خوا بکەی صلی الله علیه وسلم، گاڵتە بە ئیسلام بکەی، بە شتێک لە ئیسلامە هاتووە، گاڵتە بێ و ڕاست بێ لای خوای گەورە بە کوفر ناوت براوە، بە گاڵتەیش بیڵێ خوای گەورە ئیمانەکەت هەڵەوەشێنێتەوە. کەواتە سوعبەت، قسەی خۆش دروستە بە مەرجێ گاڵتەی تیانە بێ بە ئیسلام. بۆیە ئاگادار بە ناوی گاڵتەوە، بە ناوی قسەی خۆشەوە سوکایەتی بە قورئان نەکەی. ئەگەر سوکایەتی بە قورئان بکەی بێباوەڕە بیت، با بە سوعبەت شۆ بیڵێ، با قسە خۆش بی، با خەڵکی بێڵێن فڵان کەس قسەی خۆشە، نای خوات، ئەبێ ئاگاداری خۆت بی. خوای گەورە فەرمی لا تعتذروا، تا عذر نهێنەوە، نەڵێن مەبەستمان سوعبەت بوو، نایخوات. گاڵتەکردن بە ئیسلام، بە دروشمی ئیسلام، بۆی کە لە ئیسلامدا لە قورئان و حەدیث هاتووە گاڵتەکردن پێی، سوکایەتیکردن پێی کوفرە، بێباوەڕیە. بۆی عذر و پاسەوهێنانەوەی ناوێت. گاڵتە بە بەهەشتەکە، گاڵتە بە دۆزەخەکە نابێت. شتانە زۆر مشکیلەیە. گاڵتە بە قیامەتەکە، کێ لە قیامەتەوە هاتۆتەوە؟ ئەم قسە ئینسان پێی کافرە بێت. نعوذ بالله، چۆن شتی وا دەڵێی؟ بۆی ئاگادار بین. خاڵی یەکەم دروستە سوعبەت و قسەی خۆش بە مەرجێک سوکایەتیکردن و بێڕێزی بەرامبەر بە دینی ئیسلام تێدا نەبێ، قورئان و حەدیث. گاڵتەکردن
صحبت و قسەی خۆش دروستە بە مەرجێک ڕازگۆیی تیابێت. دوو لە ڕیبەڕێستان درۆ نەبێت قسەکان. صحابەکان فەرمویان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إنك تداعبنا قال إني لا أقول إلا حقا. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆش لەگەڵێمان گاڵتە و قسەی خۆشەکەی؟ فەرمی بەڵێ منیش قسەی خۆشەکەم لەگەڵ ئێوە سوحبەتەکەم، بەڵام ئەوەی حەق نەبێ نایڵێم. لە حەدیثێکی صحیحدا هاتووە خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ويل للذي يحدث فيكذب ليضحك به القوم ويل له. لم حديث صحيح دا بيغمر إخوة صلى الله عليه وسلم دا فرمي سيجا دا فرمي دوزخ بو كسبه جهنم بو كسبه تياتشون بو أو كسبه أما رفتاريتي سيجا مزجيني دوزخي بيدات أجا توبنك أو رسري بمريت أو كسي قسيكي درو دكات صعبتي درو دكات بس بوي خلقي بيبكنيه أي خاك بسر أواني لا توركم الله يتكانا بس خليكي درو كردن دولو ريباريستان بس بداخي شوا رودا كما إيو همون يشخينا كانش بداخوا لم كردستاني إيه مدا ولا هموش أنا كان تريشا أويك الدوري هي دروزنا كانن دولو ريباريستان أويك الدوري هي الشيتكانن أوانيك كم عقل فقيرو كان بقد ديها وسطها ما وصاي عيني خلقي جوان لذكريو لا يكن بودكات هم بلغير سرشي تو ئاگدار بە ئەو درۆ دەکاتۆش لایکی بۆ دەکەی پەنا بەخوا تۆش لەو تاوانە بەشدارە بیت بۆ ئینسانێکە ڕازگۆ نییە سەد قساکە هەمووی بە درۆ بەس بۆی خەڵکی پێ بکەنێنێ ئەمە سێ جار دەفەرمێ وەیل بۆ کەسە بێت بۆیە ئەگەر قسەکە حەق و ڕاستی نەبێت سوعبەت حرامە ئەو سوعبەتێک کە درۆیە و بۆی خەڵکی پێ بکەنێ ها پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ليضحك به القوم ئەو قسە خۆشە ئەکات کە درۆیە بەس بۆی خەڵکی پێ بکەنێت مەبەستەکەی ئەوەیە هێشتا ئەفەرمێ سێ جار فەرمێ دۆزەخ بۆ ئەو کەسە بێت. ئیمامی بیلالی کوڕی سەعد ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێت من گەشتم بە کۆمەڵە سەحابەیەک بە کۆمەڵە تابعینێک ئیمامی گەورە زانا و خواناس هەموویان هەندێکیان پێ ئەکەنین بۆ هەندێکیان پێ ئەکەنین قسەی خۆشیان نەکرد بە یەکەوە بەڵام کاتێک کە شەو دەهات خەریکی شەو نوێژ بوون ڕوهبان بوون سوعبەتیان نەکرد لەناو یەکتریا قسەی خۆشیان دەکرد بەڵێ بەڵام کاتێک کە شەو دەهات پیاوی شەو نوێژ بوون ئێمە سوعبەت دەکەین و پیاوی خەوین ئەوە جیاوازی نێوان ئێمە و خواناسانە ئێمە پیاوی تۆڕە کۆمەڵایەتیەکانین پیاوی مۆبایلین یعنی واتر بەس مۆبایلمان بەدەستەوەیە گرنگی بەوە نادەین کە پیاوی شەو نوێژ بین و ئەهلی تەقوا بین لە شەودا زۆر بەمان بەداخەوە بۆیە سوعبەتکردن قسەی خۆش دروستە بەو مەرجەی درۆی تێدا نەبێت جاری وای کەسێکە بینی پەنا بەخوا قسەی سوعبەت دەکات قسەی درۆ دەکات بەڵام دەڵێ مەبەستم وەڵا هیچ نەبوو درۆی نیسانە بە سوعبەت هۆی درۆ بکە خوا لەعنەتی لێکە نیسان بێ و یەکی چوار بێ و یەکی پێنج بێ و هەر کاتێتریش بێ کە ئینسان پەنا بەخوا قسەی کرد قسەکەی ڕاست نەبوو خوای گەورە نەفرەتی لێ ئەکات بۆیە سوعبەت ئەوە نایخوات وەڵا فڵان کەس ئەزانی فڵان کەس وای وت دوڵا وەڵا بە گاڵتە واموت گاڵتەم کرد ئەو گاڵتەیە بە درۆ حسابەکرێ سەرت ئەو گاڵتە نایخوات. سوعبەتکردن قسەی خۆش دروستە بە مەرجێک ترساندنی تێدا نەبێت. صحابەکان دەفەرمون لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دەڕۆشتین پیاوێک لە ئێمە لاماندا ئیسراحەتێکی کرد خەوت حەبلێکی پێ بوو حەبلەکە بزانە هیچی بووە لەگەڵ خۆیان بوو حەبلەکە هەندێک لەوانەی کە لەگەڵمانە بوون چون حەبلەکەیان ڕاکێشا بۆ ئەو کابرا بترسێ کابراش کە خەبەری بۆ پەشۆکا و هاواری کرد ترسا کە حەبلەکەیان لە ژێری ڕاکێشا یەکسەر هاواری کرد و پەشۆکە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لا يحل لمسلم أن يروع مسلما حلال نییە واتە حرامە حلال نییە بۆ مسلمانێک بترسێنێت کەواتە سوعبەت و قسەی خۆش دروستە بڕۆتە پشت دەرگاکە و بیترسێنی ئەمە حرامە لە خەوایە گڵاسێ سولاحی ئەوەکەتە ملیا ئەمە حرامە لەوانە شێتیش بێ خەڵکە بۆ شێوەی شێت بووە ئەگەر شێتیش نەبێ حرامە بە سوعبەتەوە دەمانچێ ڕووکەیتە کەسێک بە چەقۆیە بە شتێکی تیژ ڕووکەیتە کەسێک
ئەها فڵان کەس ئەوە بکەم بە سوعبەتەوە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێک بە شتێکی تیژ یا بە دەمانچەیە بە تفەنگی بە شتێ هەر بۆ سوعبەت ئەو ڕوو بکاتە کەسێک بۆی بیترسێنێ ئەفەرمێ مەلایکی خوا لەعنەتی لێکات، مەلایکی خوا لەعنەتی لێکە. وێ سوعبەت مەرجی خۆی هەیە، هەموو شتێ مەرجی هەیە. تەواو لە دنیادا تۆ ئەتەوێ ببی بە سایق مەرجی هەیە، ئەم مەرجانەتیان لێبێ ناتوانێت سیارە لێ خوڕی. کاتێکە ژن دەهێنێ بێ ئەم مەرجانەتیا بێ، کە شووەکەی ئەم مەرجانەتێدا بێ، هەموو شتێ وایە. ئەچی شتێکڕی مەرجەکەتیا بێ ئەوەیە کە پارەت پێ بێ، کە پارەت پێ نەبێ خەڵاش کابراشتر ناداتێ. کەواتە سوعبەتیش دروستە مەرجی خۆی هەیە. بەو مەرجە دروستە ترساندنی تێدا نەبێت. هەواڵێکی ناخۆشە تا بە کابرایەک دەی بچڕێنێ دوێڵێ وڵا بە سوعبەت واموت، ئەوە درۆیە، ئەوە حەڵاڵ نییە، حرامە. ئاگادار بن سوعبەت دروستە قسەی ڕاست بێت و ترساندنی تێدا نەبێت بۆ بەرامبەر، واتە بەرامبەر نەتۆقێنی نەیترسێنی. باوکت مردووە وەڵا درۆی نیسانە دوایی پەنا بەخوای گەورە. ئێستا الحەمدوللا تۆزێک کەم بۆتە بەجاران زۆر مۆدیلی بوو. ئیتر یەکی چوار ئەبێ مۆبایلەکەت دابەخستا یاخود گوێت باوەڕت بە یەک شتێک نەبوایە. بەڵام الحەمدوللا ئینسانی موسڵمان ئەگەر لە خوا بترسێت درۆ ناکات، چونکە درۆکردن حەڵاڵ نییە. پەنا بەخوای گەورە. ئەگە ترساندنی بەرامبەری تێدا بێت، بەرامبەر بترسێنی ئەو سوعبەتە حرامە، دروست نییە و خوا ڕێگای پێ نەداوە. بەڵێ سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ جاری وا هەبوو، حەدیث صحیحە، لەناو یەکتریا سوعبەتیان نەکرد، چیان نەکرد؟ شووتیان نەخوارد، کاڵەکیان نەخوارد، ئەمجا بە تێکەڵەکەیان گرتە یەکتری. ئەمە ئاساییە شتانە گرنگەوە، یعنی بۆ خۆشی بۆ یاریکردن و بە قسەی خۆش و سوعبەت کاڵەکە یا شووتێکیان دەخواردن جا تێکەڵەکانیان دەگرتە یەکتری، بەڵام نەک بە شێوەیە کە ئازاری یەکتری بدەن. بەڵام دەفەرمێ کاتێکش کە حەق و ڕاستی بەهاتایە كانوا هم الرجال، پیاو بوون، پیاو لە پێناو خوادا نەفسی خۆیان دەبەخشی. بەڵام کاتێککە ئێمە حەق و ڕاستیەکان دێت خۆمان دەشارینەوە. بەڵام ئەوان سوعبەتیان دەکرد و توێکڵی کاڵەکە شووتیان دەگرتە یەکتری، بەڵام پیاوی جەنگ بوون، پیاوی تەنگانە بوون، پیاوێک بوون لە پێناو خوادا ڕۆحی خۆیان نەفسی خۆیان دەبەخشی، ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت. تۆ سوعبەت بکە، بەڵام پیاو بە لەگەڵ حەق و ڕاستیا بە. کەواتە ئەگەر ترسی بەتیا بێ بەو بەرامبەر دروست نییە. یاخود ئەچێت شەڕە بەفرەکات، ئەچێ بەردێکاتە ناوی و ئەیدا لە کابرا جارێ سەری خوێناویەکات، ئەمە حرامە، نابێ عەزەتی خەڵکی بدەی. بەڵێ سوعبەتکردن دروستە، قسەی خۆش دروستە بە مەرجێک کەم بێت. هەرکو چۆن کاتێککە خوێ دەکەیتە ناو خواردنێکەوە بەپێی پێویستە بێتێکی، ئەگەر زیادی تێ بکەی ناخورێ. هەموو شتێک لە سنووری خۆیدا بێ خۆشە، هەموو شتێک کە زۆر بوو بێ تام دەبێت. جاران کۆمەڵی خواردنە هەبوو چونکە کەم بوو تامێکی جیاوازترە بوو لە ئێستا. ئێستا چونکە زۆر بۆ خوانەیە بڕێ خوای گەورە لێمان نەشارێتە بۆی کوفر و ناشکری خەڵکەوە، بەڕاستی ئەو لانێ ئەو لەزەتی جارانی نەما بێ، خۆشە، بەڵام جاران کەمتر بوو خۆشتر بوو. با باپیری ئێمە خوالیان خۆش بێت دەڵێن جارێ بۆ جەژن بۆ جەژن برجمان خواردووە. ئەوە بێگومان تامێکی تایبەتری هەبووە. هەموو شتێک حەدی خۆی هەیە. چۆن خوێ دەکەیتە ناو خواردنێکەوە بە ڕێژەی خۆی، ئەبێ سوعبەتیش ڕێژەی تایبەتی خۆی هەبێ. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ولا تكثر الضحك فإن كثرة الضحك تميت القلب. زۆر سوعبەت مەکەن، زۆر پێ مەکەن، چونکە سوعبەت زۆرکەی زۆر پێکەنی. چونکە زۆر سوعبەتکردن قسەی پێکەنی ناوی بکەی و دوای زۆر پێ بکەنی دڵت ڕەقە بێت. ئەو کاتە نە ئاەت تەئسیری دەکات، نە حەدیث، نە وتار، نە خودبە، هیچ شتێک تەئسیری ناکات. بۆیە زۆر پێ مەکەن، نافەرمێ پێ مەکەن، ئەفەرمێ زۆر پێ مەکەنن، کەواتە سنووری خۆی هەیە. ئیمامی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێ هەر کەسێ زۆر پێ بکەنێ هەیبەتی نامێنێ، شەخسیەتی نامێنێ کە زۆر پێکەنی. بەڵام زەردەخەنەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیاتر زەردەخەنەی کردووە. پێکەنین دروستە، بەڵام سنووری تایبەتی خۆی هەیە. بۆی ئەفەرمی هەر کەسێ زۆر پێ بکەنێ هەیبەت و شەخسیەتی دائەبەزێت، و هەر کەسێکی سوعبەت زۆر بکە گاڵتەی زۆر پێکرێ، سوکایەتی زۆر پێکرێ. و هەر کەسێک زۆر چی بکە بۆ دەناسرێتەوە، خەڵکی وایە بۆ ناسراوەتەوە سوعبەت چییە؟ ئیتر یعنی بە هەموو جۆرێک خەڵک پێکەنینێ. خەڵکی وا هەیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەولیاکانی خوا ئەوانن
کاتێک کە دەیان بینیت خوات بیرەکەوێتەوە. خەڵکی واژێ سبحان الله هەر لە دوورەوەی بینی پێکەنینت دێ خوات بیر ناکەوێتەوە. ئەمە نیشانەی باشی ئینسانە نییە. ئیمامی ئیبن سیرین ڕەحمەتی خوای لێبێ زانایان دەفەرمون کاتێک کە ئیمامی محەممەدی کوڕی سیرینت ئەبینیت خوات بیر ئەکەوتەوە، بەڵام جاری واشە بوو ئەوەندە پێکەنیوە لەسەر پشت کەوتووە، لەسەر پشت کەوتەوە ئەوەندە پێکەنیوە، قسەی خۆش کراوە، بەڵام کاتێکش کە ئەبینی خوات بیر ئەکەوتەوە. ئێستا خەڵکی وهەیە بێ سبحان الله ئەبینی دڵ ڕەقە بێ خوات بیر ناکەوێتەوە، بەس قسەی پێکەنی ناوی بیر ئەکەوێتەوە. ئەمە نیشانەیەکی باش نییە. بۆیە بەپێی پێویست سوعبەت دروستە سنووری تایبەتی خۆی هەیە وەکو چۆن خوێەکەی بەناو خواردنە. یا ڕەبی خوای لە گوناهکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، قسەی خۆش سوعبەتکردن دروستە بەمەرجێک بزانی بەرامبەرەکەت تێگەشتنی چۆنە. لەگەڵ هەموو کەسێکە سوعبەت مەکە، قسەی خۆش مەکە، بزانە بەرامبەرەکەت کێ، عەقڵێتی چۆنە، تێگەشتنی چۆنە. بۆیە پێویستە پێشەوەی کە سوعبەت کەی لەگەڵ کەسێکە شەخسێتی بەرامبەر بناسی. بۆچی؟ ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت خۆتان بپارێزن لە سوعبەتی زۆر. بۆچی؟ چونکە شەخسێتی ئینسان ناهێڵێت، شەخسێتی ئینسان ناهێڵێت. و ئیمامی سعیدی کوڕی عاص ڕەزای خوای لێبێ دەفەرمێت لەگەڵ ئینسانی بەڕێزە سوعبەت زۆر مەکە، ئەوەی کە بەڕێزە، خەڵکی زۆر بەڕێزە. سوعبەت لەگەڵ کەسێکان مەکە کە زۆر بەڕێزە، سوعبەتێکی زۆر، چونکە دوایی وەڵامت ناداتەوە، چونکە بەڕێزە، حەز ناکە وەک تۆ وەڵام بداتەوە، وەک تۆ بشکێنێتەوە، بەڵام ڕق و کینە بەرامبەرە دروستەکات، تۆی لەبەرچاوەکەوێ، وەک جاران حەزت پێ ناکە. بۆی لەگەڵ ئینسانی بەڕێزە زۆر سوعبەت مەکە، زۆر گاڵتە مەکە، چونکە ڕق و کینە بەرامبەرت دروست ئەکات. و لەگەڵ ئینسانێکە حاشازی کە ڕێزی نییە سوعبەت مەکە، چونکە جورئەت ئەکاتە گیان و قسەت پێڵێ. یعنی ئینسانی وایە بەتایبەتی مناڵ. ئیمامی محەممەدی کوڕی منکەدیرە فەرمی ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ مناڵە سوعبەت مەکە، چونکە تۆ سووکە بیلای قسەت پێڵێ. مناڵ هەر تۆزە دەم خەدەمی یەکسەر جوێنت پێدا. سەبەتاخە خەڵکەیە دوولۆڕی بەڕێستان لەبەر خاتری لایک، لەبەر خاتری کۆمەڵێشت خۆی ناشرین و سوو کردە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە، لەگەڵ ژنی خۆیان، لەگەڵ مناڵی خۆیان، لەگەڵ کەسێترا، بەس تەنها لە بەرەو شتێ پارەی دەستکەوێ. یعنی خۆی ناشرین کردووە، بە تەمەنە باپیرەیە، تەمەنێکی هەیە، ئەڵێ مناڵی 4 ساڵە، بەس تەنها لە پێناوی لایکێکی بۆ بێ. ئینسان شەخسیەتی خۆی بپارێزێ. لەگەڵ مناڵە سوعبەت بکەی دڵنیا بە جوێنی وا پێدا قسەی وات پێ ئەڵێ داومە جینسەکەت سەر شۆڕتەکە. بۆی ئاگدار بە زۆر دەمە خەدەمی مناڵ. و کەسێکیش کە حاشەتی ڕێزی خەڵکی ناگرێت سوعبەتی لەگەڵا مەکە. بۆیە پێشەوەی سوعبەت لەگەڵ کەسێکا بکەی بزانە شەخسیەتی چۆنە، تەحملی چۆنە، بۆی تووشی غەڵەت نەبی، تووشی سوکایەتیکردن نەبی، دوای سوکایەتیت پێکرێ. بۆی لەگەڵ هەموو کەسێکە سوعبەت مەکە، لەگەڵ هەموو کەسێکا قسەی خۆش مەکە، هەتا نەتناسی، دوایی باجەکەی ئەدەیت. بەتایبەتی مناڵ یا کەسێکە فەقیرۆکەیە تۆزێ، قسەی ناشرینت پێەکە. بەڵێ سوعبەتکردن و قسەی خۆش دروستە، شەرعیە، بەس بەمەرجێک کاتەکە گونجاو بێ بۆ سوعبەتەکە. هەموو شوێنێک قسەی خۆی هەیە، لكل مقام مقال، هەموو شوێنە قسەی خۆی هەیە. تۆ ناوی بچی لە قەبرستانە خەریکی سوعبەتکردنی، قەبرستان ناو قەبرستانە ئەو لە کابرا مردووە کە سوکارەکەی بۆ یەگرین، توش خەریکی سوعبەت و قسەی خۆش بەداخەوە زۆر دادێکی ناشرین لە گۆڕستانە دەیبینیت پێکەنین، ئەچێتە پشتە ناو قەبرستانەکە لە تەنیشتی جەنازەکەی پێکەنێت. ئەم سوعبەتە دروست نییە، چونکە دڵی بەرامبەر بریندارەکەی. ئەو لە کەسێکی شیرینی مردووە، تۆش خەریکی سوعبەتی. لەوە ناشرینتر ئەوەیە کە بەداخەوە لە گۆڕستانە بە جەماعی دەوەستن بە ڕیزەڵی منتەخەبن ڕسمەگرن ناو قەبرستانەکە. تخوا شەرم ناکەن لە خۆتان، تخوا یعنی ئەو کەسانی کە ئاوا دەکەن، ئەو کەسانی کە ئاوا دەکەن تەقوای خوا ناکەن، لە خوا ناترسن کە دەڕۆنە ئەو شوێنانە، لەوێ کابرا کەسێکی مردووە، لێرە 6 نەفەر ئەوسن دەی کاکە با ناو قەبرستانەکە بۆ یادگاری ڕسمێ بگرین. باشە عیب لە خۆت ناکەی، شەرم ناکەی لە خۆت. تۆ گەر باوکت برات کە سوکارت بمرێ، کوڕێکت بمرێ، کچێکت بمرێ، ئاوا خەڵکی ڕسم بگرێ، چی پێ ئەڵێی؟ ئەڵێی دەستخۆش. بەداخەوە ئەو ڕێز و حورمەتی جاران هەبوو نەما،
دراوسێکە ساڵێ 2 ساڵ تەلەڤیزۆنی هەڵناکرد دراوسەکەمان مردووە ئێستا باوکی ئەمرێ دوای 2 مانگ هەڵپەرکێ شاییە تاو باوکی چی دایکی چی برایکی هەمووی ڕۆی بۆیە ئینسان ئاگاداری خۆی بێت سوعبەتکردن دروستە بە مەرجێک شوێنەکە گونجاو بێت لە گۆڕستانە سوعبەت ناکرێت یا ئەڕۆیتە ماڵێک تەعزیەیەکە کابرا کەسێکی شیرینی مردووە سوعبەت و قسەی خۆش و پێکەنین یعنی زۆر جا بیر ئەەکەم و باشە دانیشتومە لە مەجلیسە ڕۆژی 2 ڕۆژ کابرا مردووە لەو ماڵەدا پێکەنین و قسەی خۆش خاوەن تەعزیە چی بکە فەقیرە تۆزە ئینسان شخصیەتی خۆی پارێزێ ئەو کاتانە دروست نییە بۆچی لەبەرەوە دڵی بەرامبەر بریندار دەکەی وێرانی دەکەی ڕقوچینە بەرامبەر دروست دەکات ئەو بێڕێزێ بۆ ئەو کەسەی کە کەسێکی تازە مردووە تۆ ئەچی لە سوعبەت و قسەی خۆش دەکەی من ناڵێم تۆ بگری و لە خۆت بدە بەڵام سنووری خۆت بزانە لە جیاتی پێکەنین قسەی تر بکە دوعای خێری بۆ کشتی تر بکە بۆیە ئاگاداری خۆت بە ئەو وێنە جەماعیش واز لێ بێنن شەرم بکەن لەناو قەبرستان و لە دەروی قەبرستانەکە با ڕسمی یادگاری بگرین بۆیە ئاگادار بە ئەو شتە زۆر خراپە ئیمامی سۆفیانی کوڕی عویەینە ڕەحمەتی خوا لێ بێت دەفەرمێ قسەی خۆش گاڵتە و قسەی خۆش سونەتە بەڵام بۆ ئەو کەسەی لە شوێنی خۆیان دایبنێ شوێنی خۆی نەک بە کەیفی خۆ لە هەموو شوێنەکە سوعبەت بکەی سوعبەتکردن دروستە قسەی خۆش دروستە بە مەرجێ گاڵتەی تیانە بێ بە خەڵکی قسەی خۆشەکەی بەڵام خەڵکەیە کاتێک کە سوعبەتەکە لەگەڵ کەسێکە گاڵتەی پێکە ئەو تۆ بۆ ناشرینی و دەموچاوت بوایە ئەو بۆ قژت وایە ئەوە قاچت بوایە ئەو ورگت بوایە سوعبەت و قسەی ناشرین و سوکاتی بە بەرامبەر دەکەت ئەمیش حرامە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی ئەو گاڵتەی بە خەڵک نەکردووە خواگەر لە قورئانی پیرۆز ئەفەرمێ هیچ ئافرەت و پیاوێک لە ئێوە با گاڵتە بە یەکتری نەکەن لەوانەیە و کەسەی گاڵتەی پێگرێتەوە باشتر بێ ويل لكل همزة لمزة خواگەر ئەفەرمێ ويل بۆ کەسانە بێ گاڵتە بە خەڵکی دەکەن بە ئیشارەت بە چاو ئاوا گاڵتە پێکە لیدە پێوە ڕابێرە ئاوا بە ئیشارەت بە چاو یا بە سەری ئەمانە هەڕەشی دۆزەخیان نەکراوە ويل لكل همزة لمزة ئیشارەتەکە بە چاوی بە سەری بۆی کە گاڵتە بە کەسێک بکرێ و سوکایەتی بە کەسێک بکرێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مسلمان برای مسلمانە ئەفەرمێ لا يظلمه ولا يخذله ولا يحقره نەزڵمی لێ ئەکا لە براکی خۆی نەسەر شۆڕی دەکا نە بە سووکیش تەماشایەکە بەسە بۆ شەڕی و خراپی ئینسان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە براکەی خۆی بە کەم بزانێت بۆی ئاگادار بە سوعبەتیش دروستە قسەی خۆش دروستە بە مەرجێک سوکایەتی بە بەرامبەرتیانە بێت ئەو باشە تۆ بۆ ناشرینی دڵی بریندارە بێ خوا وا دروستی کردو حەزەکە لە تۆ قۆزتر بێ دڵنیا بە تۆی قۆزیش دڵنیا بە هەموو دەموچاوت کرمەی خوا پۆز بەچیوە لێدەی بۆیە سوعبەتکردن ئەمە چەند خاڵێک و باسمان کرد سوعبەتکردن دروستە بە مەرجانە ئەگینا دروست نییە و حرامە بۆیە ئەبێ ڕێز و حرمەت بگیرێ ئەمەش ئیسلام دایناوە بۆ ئەوەیە کە ڕێز لە خەڵکی بگیرێت خەڵکی بە ڕێز بێ و محتەرەم بێت بۆیە سوعبەت و قسەی خۆش بکە بەڵام لە شوێنی خۆدا بە پێی پێویست لەگەڵ کەسێکە کە شایستەی بێ و زۆریش نەبێ اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا شفاء نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيران كدوا يا ربي خوايا هيمني وآرامي ولات من بباريزي ئەوەی دڵسۆزی ئەم میلەتەیە خوایە سەرکەوتوویکەی ئەوەشی زڵم لە ئەم میلەتەکە خوایگیان لە ناوی بەری یا رب العالمین خوایگیان بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنی ئاخرمان بەخێر بگێڕی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين